بەهۆی شکستی ڕیفرەندۆمەکەی 25 لول کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بۆ ناوچە جێناکۆکان لێکەوتەوە و دروستبوونی بۆشایی سیاسی و ئەمنیویداری لە کەرکووک بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک لەگەڵ ڕاکان سعید زبوری پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت کۆبوونەوە و ئەندامانی لیستی برایەتی کەرکووک ئەو کێشانەیان خستە ڕوو کە لە ئێستا دایداری کەرکووک بۆ دانیشتوانی پارێزگا کە دروستی دەکات. ئێستا هێرشەکە بە ناوی تەعریبەوە دەکرێ و داوای تازەکردنەوەی گرێبەستەکانەکرێ. پارێزگای کەرکووک بە وەکالەت نووسراوێکی نووسی بوو بۆ داقوق و بۆ سەرگەڕان بەڕاستیەوە خۆی لە خۆیان مەترسیدار بوو. بۆیە ئێمە ئەمڕۆکە ڕاشکاوانە پێماوت ئەبێ حدێک بۆ ئەو نووسراوانی بکات و ئەو نووسراوانە جارێکی تر نەنێرێ و کاری پێ نەکرێ. وا لە دەرئەنجامی ئەو قسانەیە ئێمە داوای ئەومان کردوە بێ هەموو جوتیارەکان بینێ قەو لە ڕۆژی سێشەممە ئیتر جوتیارەکانی سەرگەڕان و شوان و لەیلان و شۆنەکانی تر ببینێ و لە نێزیکەوە گوێبیستی ئەو خەڵکانە بێت لەبەرەوەی ئێستا خەریکە تەعریب بەرە و شوانش دەڕوا بەداخەوە وای لێ هاتووە. ئێمە ئەو داوامان لێ کردووە کە ئێمە رازین بە مەسەلەی هەتا هەڵبژاردن بە پێی کە هەموو نەتەوەکان وەگێک بن هەتا و کاتێک هەڵبژاردنەکانە کرێوسا بە پێی هەڵبژاردنەکان هەر کەسە چەندی هێنا بێتە خاوەنی ئەو نیسبەی کە لە هەڵبژاردنەکان هێنێ. ئەوە لەگەڵ یاساقمان کردەوە بەڵام هەندێک شتی علاقەی بە بەغداوەیە لەوانەیە کە مدیر عامەکان لە بەغداوە دانرێن دابەشەکرێ بەسەر نەتەوەکانە و بەنسبەت ئینەکانی کەشەوە بەشەکانی تر لیژنەکانی تر بێ ڕێکەوتین لە بینی پێکاتەکانی کەرکووکا بکرێ بۆی وەکێک دابش بکرێن هەتا ئەو کاتێک کە هەڵبژاردنەکانەکرێت کە هەڵبژاردنیش کرا ئەو ساکار کەسە بە پێی ئیستحقاقی انتخابی خۆی پۆست لە دایرەکانی کەرکووکا وەرەگرێ. دوو کێشەی گرنگ ێستا لە کەرکووک زۆر بەنسبەت ئێمەوە ئەساسین. یەکەمینیان ئاساییکردنەوەی بارودۆخ بە تابەتیش ئەوەی چی لە ڕووی ئەمنی بێت چ لە ڕووی ئەو تەنگ و چەڵەمانە بێت کە بە خەڵکی کورد هەڵەتێنێن لە بەگوێت بە ناوچەی شوان و سەرگەڕان و داقوق بە ناوی گەڕانەوە و تازەکردنەوەی ئەو عەقدانی کە بە عەرەبی هاوردەکرا بۆ جوتیارەکانیان ئەوە کێشەیەکی ئەساسیە. مەسەلەی دوێمیش کە ئێمە ساکە خەریکی لەگەڵ ئەم ناقشەمان کرد ئەوەیە کە بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیەوە بۆ دابەشکردنی پۆستە ئیدارەکانی کەرکووک لەسەر بنەمای 32 بە 4 کە پێشتر ئەو مۆزوعە تەرەح کراوە. تا ئێستا وەزارەتی ئیسکان ئیشغاڵ و بەلەدیە و تیجارە مناقشە کراوە بانگ چوین لەگەڵا دانیشتین کە بێ ئەو هەموو شتانە بە ئاگداری ئێمە بکرێ و ڕێی ئێمەی تیا هەبێت. استجابەی هەبووە ئەنێ دەبێ شتەوە خۆی بڵێم بڕیاریشمان داوە کە لەمە دووە وەکو لیستی برایەتی وەکو هەموو لیستەکانی تر ئەو پرسانە بە تەنسیق لەگەڵ ئێمە بکا و دابنیشین بزانین ئەو پۆستانە هۆبنیتیانە بێ دەرحەق بە کورد. مەجلیسە کار بکرێت لەگەڵ خانمێکی مستەقل کە بڕیاردەری ئەنجومەنی پارێزگای کەرکووک شڕای دەگەیەنێت ڕاشکاوانە بە پارێزگاری کەرکووک بۆ وەکالەتیان ڕاگەیاندووە بەشێک لەو کارانەی ڕوودەدات پێشێرکردنی یاسا و دەستوری عێراقە و پێویستە پێشی پێبژیرێت. پرسی سەرەکیمان کێشەکانی ناوی کەرکووک بوو بە تایبەت زەوێ کشت و کاڵەکان هەروەها ئەو خانوانەی کە کێشەی منتەقەی نەورۆزی تێدا هەبوو سەبارەت بۆ بابەتانە بە تایبەتی ئەو عەقدانەی کەوا کراوە سەبارەت بە ئەو فەلاحانەی کە ئەیانەوە بێنەوە سەر ئەو زەویانە ڕێککەوتین کە بە هیچ جۆرێک نابێتن ئەو زەویانە جارێکی کە لەبەری بە بڕیاری سیاسی کاری پێوەکراوە و هیچ لایەک ئامادەکاری نییە بۆ ئەوەی ئەو عەرزانە کێشەی لەسەر بێتەوە مڵک و خەڵک لەسەر مڵک و ماڵ و زیێدی خۆی ببێتەوە دیارە لەسەر ئەو بابەتە ڕێککەوتین و ڕۆژی سێشەمەش ناحیەی سەرگەڕان و بڵین دوو بز و لایەنی پەیوەندیدار شوان و ئەوانە ئامادە ئەبن بۆی بە نووسراویش بڕیارێکی بۆ دەربکەین هەروەها سەبارەت بۆ کێشەی کەوا لە منتەقەی نەورۆزش دروست بۆ دیارە ئەو مدەیە یەک تەمدید کرایەوە دوو ڕاگرتنی سێ تاکیدکردن لەو کەسانی کە چۆنچۆنی هاتوونەوە بە هەمان ئەو ئەشخاصانە بدەی ڕەنگ بێ هەندێکی کێشە و گرفتی تێدا هەبێ کە خۆمان پێمانزانی فعلەن خەڵکە بووە هەندێک خەڵک هەبووە کە جۆرێک لە داگیرکاری پێوە هەبووە یان نەبووە تەجاوز هەبووە یان نەبووە ئالێتێکی یاسایی پێ و بدۆزرێتەوە و کێشەی هاوڵاتیان بەگشتی لە سنوورەکە چارەسەر بکرێ. سەرچاوێکی ئاگاداریش لەو کۆبوونەوەیە بە کورسات نیوزی ڕاگەیان پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت باڵێنی پێداون کێشەکان چارەسەر بکات و بۆ هەر پرسێکیش بۆ ئایندا ڕایۆژ لەگەڵ لیستی برایەتی کەرکووکدا بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.